دەشێت ڕۆژێک بەم نزیکانە تەماشای ئاسمان بکەیت و ئۆتۆمبیلێک بە ئاسماندا دەفرێت بەدی بکەیت. ئەگەر دیزاینەرانی ئێرکار پرۆتۆتایپ 1 شتێک لەو بارەیەوە بڵێن، ئەمە داهێنەرەکەیەتی کە بۆ تەلەڤیزیۆنی مارکیزا دەدوێت. کارێکی مەزنە کە یاسا ڕێگەی بە شتێکی لەم جۆرەدا، ئەوەی لە شوێنێکی خەیاڵیەوە بچیت بۆ شوێنێکی واقعی. ئەمە ئامانجی ئێمەیە کە بەرهەمێکی ڕاستەقینە دروست بکەین و ڕۆژێک بێت بتوانین بیکڕیت. لە بۆردی دیزاین کێشانەوە بۆ ئاسمان، ستیفان کلاین داهێنەری ئێرکار فڕۆکەکەی بۆ 35 خولەک لە ناوچەی نێتراوە بۆ براتسلێڤای پایتەختی سلۆڤاکیا لێخوڕی. ئێمە بە تاریکی گەیشتینە فڕۆکەخانەکە، دواتر فڕۆکەکەمان ڕاکێشا بۆ سەر زەوی فڕین. هەرچەندە من بۆ چەند کاتژمێرێک فڕۆکەکەم لێخوڕی بوو، بەڵام کاتێک بەسەر ڕێڕەوێکی درێژدا دەڕۆیت ئەوە هەستێکی جیاوازە. فڕۆکەی ئێرکار بە هێزی 160 ئەسپ باڵەکانی بەرەو ناوەوە دەکشێنرێتەوە و دەنوشتێتەوە. پتر لە 40 کاتژمێر لە تاقیکردنەوەی فرینی تەواو کرد و ئەو پەڕی خێرایەکەی لە هەوادا گەیشتە 190 کیلۆمەتر لە 1 کاتژمێردا. لومبیر پالساک لە ئینستیتیوتی سلۆڤاک بۆ لێکۆڵینەوەی گواستنەوە بە تەلەڤیزیۆنی مارکیزای گوت هێشتا ئەم پرۆژەیە لە قۆناغی سەرەتاییدایە. ئێمە ناتوانین بڵین کە لە ساڵانی داهاتوودا ئۆتۆمبیلی فرین لێرە بەکاردەهێنین، بەڵام کارێکی زۆر باشە کە ئەم بابەتە لە سلۆڤاکیا سەرهەڵدەدات و دەرەنجامێکی کۆنکرێتی هەیە. تاقیکردنەوەکەی فرین ماوەی گەشتەکەی لە شارێکەوە بۆ شارێکی دیکە کردە نیوە و 142 نیشتنەوەی سەرکەوتوانی تۆمار کرد. کلاین ڤیژن دەڵێت هەنگاوی داهاتووی دروستکردنی فڕۆکەی پرۆتۆتایپ 2 دەبێت بە هێزی 300 ئەسپ و بە خێرایی فرینی 300 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا و بتوانێت مەودای 1000 کیلۆمەتر بفرێت.